بخير بين حمولايك كداتشي سي مندالي بزنس وومن أو ليرة ملقا ميردا بريزكم نعم سازان أمينة أمن ليرة لدايق بيما بس حزم ذكرت بيشي أقسانا بكم بتهم بملقا رخوم لقا بسفرة شي جتسكا لو مستقبل وشي قوتم من ليرة لدايق بيما لهو ليرة عمرهم تقريبا 4 سالبو شي دبين الليرة نظام تسيارك بس 4 سالبون تشين كلادزي لو أوروبا دانمارك 6 سال لو دجيم دواي تقريبا 2 سالي وشي قوربم 2 سالي بيتسو ميردم كرد دل خوشترين شخص بوم توكا دبو مداك لو كتاكو كراك دزمك بس بداخوا خوشويستي دلم زو لم شكا دراج بوم دلم شكا كراكم عمري خواي كرد عمري 2 سال بوم جيانم حمو قورا لا خوشويسترين نابرين دل خوشترين شخص بوم لا شخص شي كدل شكاي ورشي وحسم ذكر حموشتك معناي نم على الجيان واخد رويشت وشكرم عمري خواي كرت خوا دو كرش كمي داوا اكتش كمي داوا كرش كمي داوا دو من ضاليتر وحسم ذكر سرب سبر جيانم باشتر بو إيش شي باشم هبو سي من ضال ميردم إيشم ذكر كدكتوري مساعدي دكتوري الداني بس هيش تشتك هبو لجيانم هردم جو شتك هي نازانم تسيا حزم لإيشي خوما إيشي شي زور زور باش بو زور كس حزي دكرو إيشي ويا من دكم بس هر شتك ناقصم بو جيم دا ضلي خوم هندا زار ضلم شتشي داغو هندا زارج ضلم هر دا جيريا غريبي كرم دكر هستم روجك قرارم دا كأمن جياني خوم برو باشي بروم توكا ناتاني بيجي لو شخصانة ومردينا بس دبي بيجي لو شخصانة وماينة لجيان هستم لدو 2013 يكم زار سوشال ميديا خوم كردو انستغرام وفيسبوك وخوادا زاني مردم إسرائيلي نبو بس لو تاندا قريمو إقناعم كرد لو تاندا قريمو كو إقناعم كرد دوسي برتم هرورا وشيوي كتربوم بس بزياد بهاتي تو برتم استا انستغرامم كردوا ل 2013 برايفت بوم ندويرام بابليك بوم شو كده ترسام لمجتمعي ما خلق تبا من بريتن كجنك سي من ضالي هي كو اوشتانا دكاتن بس زو تانيم أو فكري خوم بقورم تانشا يككم ذكر زور سركوتوبو ميك اب توتوريال زور زواني ذكر زور معجبي إشي بوم هستام يكم زار برودكتي ويم كري لتاوي خوم كرد رسمكم بلاو كردوا نازانم كو دعاء خواي بتسبو لايكي رسمكم يكر شيري كرد نازام تن فولوم لو هاد زور بون أمنيش سيقم زياتر بخوم هبون هستام لا فترتي بيتسو دواي صالتشي خوم كردا public figure أويش هر ديسانا كميردم رايلي نبو خوادا زاني يك كومنتي ديت كراك بريزك كومنتا تشي نسيبو هفتقسي لقا منا كرد أو تشي كومنتي كرد يبا خواي نازانم بس تانيم برو سبري بقسيتي بقم كأمن وتشي بوما public figure أمن بلانكم هبو دمويست بزنس أتشيبكم هستام دانيشتم حمروجي بلانكم دكر دمنوسي أم دمو تسبكم سوشال ميديا لو تسب كرديتوا سكر رسمي بلاوكم ونهر خوم بشاندم نخير أم دطانم لخدمتي كتكاني و أوي لكردستان أو يقدر أو قوريم زوج قورم أو ليرنا بينم ببورن رسمة كم نقوري أو كرة كم عمري خواي كردو ببورن رسمة كان ليرة نمديت بقينا له أوش عائلة كما أو روسيا من ظالم هي وشي سوشيال ميديا بوا بابليك ل 2016 قرارم دك أمم بتسم بما بروفيشنال زياتر مكتبة شي بروفيشنال ميك اب أكاديمي ديتو لدنمارك دستن بيكرد بس أمن وشي دستن بيكر لويندر أوش رسمكي وبزام استديتن بالي وشي دستن بيكر لويندر أمن قرارم دابو تسم دويست أمن لو مكتبي ودس بيدكم
وەچی دەستم پێ کرد ڕاستەن خۆم دەدیت کە مامۆستا ئەم ڕاوەستم لەو مەکتەبەی کە دەرسی بدەمەوە لەو میکیاجی نەک چووکە ئەمن کچەکی کورد ناژنەکی کورد لە شەڕێ لە چوومە دانیمارک بەس دەمویست خۆم پیشاندەم کە ئەمن دەتانم ژنەکی ئازابم ئەمن سێ منداڵم هەیە منداڵم تاشای من بکەن کو بتان ئەوانش مستەقبەلی خۆیان دروست بکەن چونکە ئەگە من لە ماڵێ درێژ بم چونکە ئەگە من لە ماڵێ هەموو ڕۆژێ بگریم و بالفعل هەموو ڕۆژێ دەگریام منداڵەکان دەیانگۆ دایەتستا دەمگۆ شتێک توتە ناو چاوم بەس منداڵ هەموو شتێکی حز دەکەن قەت ناتانی درۆی لەگە منداڵی بکەی لە بە هەندێ گوتم ئەمن ئەوەی مستەقبل نامەوێ مدە منداڵی خۆم ئازابووم دەستم بۆ مەکتەبەی کرد مامۆستایەکە ئەوی دەرسی دامن ڕاستەن گوتی ئەم شتێکی لە تو دەبینم ئەتو دەبێت شتێک وەچی دەستم پێ کرد خۆم دەدیت کە مامۆستا و بالفعل ئەوڕۆ مامۆستامە ئیش دەکەم کە فریلانس میکاپ ئارست لە فاشن شۆی گەورەترین شەو برند ئیش دەکەم لە تەلەڤیزیۆنی ئیش دەکەم هەموو شتێک ئەوی ئەمن خەیالی لە جسمی خۆم دانابوو لە عەقلی خۆم دانابوو بۆ ڕاستیەکەی من ئەمن ڕۆژێک باوڕم دەکرد خۆم دەدیت ئەمن لە ستێجێکی ڕاوەدەستم قسەی زۆر زۆر خەڵکی دەکەم و بالفعل ئەمن ئەوڕۆ لێرە ڕاوەستاوێ لە تیدەکس نیشتیمانی بەس ئەمن نەمدەویست کە ئەمن ئەو سەوتەم هەیە ئەو دەنگەم هەیە ئەو سۆشال میدیەم هەیە ئەو ئیشەم هەیە ئەو قووەتیم هەیە ئەو دەردەسەریم دیتە بتان بدەمەوە ئیتر دەستم پێ کرد بە زیادوی زۆر زۆر خەڵک هەیە بینەری منن خاستن ژن و کچ مع احترامی لۆ برایەکانشم بەس زیاتر کچ و ژن زۆر مهمە لۆ من کە ئەمن ئەو ریسالەی بدەمە ژنەکان و کچەکان کە ئەنگۆ دەتانن ئەگە ئەمن بتانم ئەنگۆش دەتانن ساڵ ڕۆیشت وەخت ڕۆیشت ئازاتر بووم باوڕم زیاتر بە خۆم کرد بەس دەمویست زیاتر بکەم ئەمن بە خۆم کە لاجیک دەرچووم بە خۆم دەزانم کووە هەستم بە ئیشی خۆم بتانم خێرخوازی بکەم و بالفعل ئەوی پێم دەکرێتن ئەمن ئێستا حالیەن دەکەم هەموو شتێک ناتانی پیشاندەی زۆر چ شتەیە ئەمن ناتان بڵاوکەمەوە بەس ئەگە ئەتوو سەد قڵی بدەی هەزار قڵت لۆ دێتەوە ئیشی خێرخوازی نامساعدەی یەکەچی بکەی دایمەن پێویست ناکاتن مادی بیتن بەس ئەتوو مساعدەی بە قسەچی خۆش دڵی هەزار کەسی دەتانی خۆشکەی ئەمن ئێستا لەگە ئیشی خۆم و بە سۆشال میدیە خۆم یارمەتی زۆر زۆر کەسمدایە و پروژێکتی زۆر زۆر جوانم هەیە هێشتا ئیش بکەم و ئیش دەکەم لەسەری بەس وەختی پێدەوێ هەموو شتێک ئەویە من دەمەوێت ئەوڕۆ بەنگۆ برێم لە ئەو هەموو گوڵباغانەوی لێرە دانیشتینە دەزانم ئەنگۆ هاتینە ئەوڕۆ نەک بەس لۆ من بەس لە ئەو بەڕێزانەش ئەوی ئەوڕۆ ما احترامی لۆیان گەورە لێرەینە ئەوڕۆ بەس ئەمن ریسالەی من لۆنگۆ بەڕاستی دەبی باوەڕی بە خۆتان بکەن و بەڕاستی قەت نابی برێننا ئەمن دەزانم زۆر جێتان لێ بۆ ئەوڕۆ بەس ئەمنیش دەبی بەنگۆ برێم باوەڕی بە خۆتان بکەن ئەگەر ئەتوو یەکەکی مێردت هەیە مێردت هەندێک زەحمەتە یەکێک ئەوڕۆ بەڕێزێک بە مێرد میگۆ گوتی دامی تو وەی کرد کە ئەمن ڕەئی خۆم بگۆڕم دامی ژنی خۆم بکەم دەمەوێت بۆ شەخسەی برێم برایەکی زۆر عەزیزی و زۆر دڵم پێخۆش بوو نەک چکە ئەمن دەرم هەمووتان ئەوی لە دەستانە فڕێ دەن و یارمەتی ژنی خۆتان بدەن ئەمن ئەوەی نارم بەس وەچی ژنتان نادەش جیرانتان دەی بەنگۆ دەرێتن ئەمن شتێک هەیە دەمەوێت بکەم لە ژیانی خۆم ئەمن خەونەکم هەیە هەموو خەونەک ئەمە دەکەین نابتە ڕاستی ئەوە ڕاستە بەس هەندێک خەون هەیە بە ماندیبوونی خۆمان ئەگەر مێردشت هەبیتن زۆر 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 ئەمن لە بەدامی مێردم نەبا ئەوڕۆ لێرە ڕاوە نەستایمە و طبعا دعمی منداڵیشم چونکە ئەمن وەچی سەفەر دەکەم منداڵی خۆم بەجێ دێلم کەس نییە لەگەریان دەرسیان بکاتن کەس نییە لەوێن دەرپێیان برێ شەو شاد کەس نییە شیویان لۆ بکە وەلەو ئەمن طبعا داکم هەیە بەس مەبەستم کە ئەمن منداڵی من لە بە هەندێ ئەو ماندیبوونی ئەمن دەکەم لەو مستەقبەلی منداڵی خۆم هەتە ببینن کە داچیان ئەوەندە دەردەسەری دیت
کە هاتە ئەوڕۆپای بەلادی عەفوان شتێک زۆر مهم بوو من کە دەستم بە سۆشال میدیای کرد کە ئەمن بە کوردەواری خۆم بە قسەی خۆم کوردستانی خۆم لەبیر نەکەم وەلەو 30 ساڵ نەهات بمەوە ئێرە ئەمن وەچی دەستم بە سۆشال میدیای کرد 3 ساڵ پێش ئێستا یەکەم شت کردمەوە کوونە باشم گوڵەکانم قەت نەمدەزانی کە ئەمن ئەو قسانە ئەوی خۆمم 100 ملیۆن ئەمنم ئەو شەخسەی ئەوی ئەوڕۆ لێرە دەبینن لە سۆشال میدیا دەبینن لە ڕسمی دەبینن ئەوە سازان ئەمینە و سەتاسەت و کەسکە نییە ئەمن باوڕم بە خۆم کرد چکە گوتم ئەگەر ئەمن خۆم بم خەڵک ئەمنی ئەوها ببینیتن بەڕاستی دەگەیە جێیەکی بە هەزاران دەرکەت لۆ دەکرێتەوە ئەگەر بترسێ خۆت نەبی زۆر زەحمەت دەگەیە جێیەکی ڕاستە ئەم غەڵەتیم کردیا ڕاستە ئەم زۆر دەردەسەریشم دیتیا و ڕاستە هەندێک شت ڕاستە هەندێک غەڵەتە بەس تانیم بە غەڵەتی خۆم بگەمە جێیەکی برێم سازان ئەوە غەڵەت بوو جارشکە ئەو غەڵەتەی نەکەی خۆم فێر دەکەم لەگەرە خۆم قسەی دەکەم دەبە هەندێک هیوادارم چەند کەس لێرەیە ئەگەر کچبی کوڕبی ژنبی یعنی ئەوی عمریشی 40 ساڵ بیتن مشکلە نییە قەت نەرێ قەت هەمومان دەتانی شتێکی بکەین لە ژیانی خۆمان و قەت خۆت چەند فێر بکەی چەند زیاتر ئەوە لۆ تو باشە ئەمن دووبارە دەڕێمەوە دەمتانی لە سۆشال میدیاوەشی دەستم پێ کرد لە دانمارک دەرکە زۆر کراولۆ من دەمتانی ئێستا بگەمە جێشکە لە ژیانی خۆم لە ئەوڕۆپای بەزە من ئەو شتم نەویست چونکە ئەمن دەمەوێت لێرە لە کوردستان بتانم خزمەتی دەوڵەتی خۆم بکەم و بتانم خزمەتی ئەو کچە و ژنانە بکەم کە ئەمن دەزانم ئەنگۆ زۆر متابعی منن و لەس ئەمنی دەبینن و باوەڕ بە من دەکەن لە بەندە ئەمش زۆر زۆر باوەڕ بەنگۆ دەکەم چەندتان لێرە خەونەکتان هەیە بەس دەترسێن دەربچن ئەگە ئەو مافورەتان دیتیا زۆربەمان ئەمە لێرە ڕاوە دەستین لە ژیان ناوێرین دەربچین لەو مافورەی بەس ئەگەر ئەتو یەک جار پێی خۆت دەربینی لەو مافورە بێ مافورە ڕەشەکەی چت بەسەر دێتن هیچت بەسەر نایە غەڵەتەچی دەکەی ڕاستە جارشکە و غەڵەتەی ناکەمەوە ئەوجا چەندتان لێرە حلمەکتان هەیە و ناوێرم بستنە دەرێ کەستان 1 2 3 4 5 ڕەنگە سەرێ نابینم هیوادارم ئەوڕۆ نەک بەس ئەمن بەس قسە ئەویت کانیش ئەوی کردیان بە ڕێزەکان کە بتان ئەوە لۆنگۆ بکەن ئەنگۆ باوەڕ زیاتر بە خۆتان بکەن و ئەمن دەزانم ئەنگۆ باوەڕ بە خۆتان دەکەن بەس پێویستیتی بەس دەربچی لەو مافورە سۆرەی بچێ مافورە ڕەشەکەی پێویست ناکە ڕەش بیتن ڕەنگە شکەش بیتن ئەمن دەمەوێت سوپاسێکی هەمووتان بکەم چونکە جێتاندا من ئەوڕۆ سوپاسی چی دەک نیشتیمانی دەکەم و حەزیش دەکەم برێم با قۆڕ بانتان بم یەک بە یەک